بەڵە خۆشەویستانە چمەلای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بێگومان تیپیشانۆی هاوڕێیانی گزیزەیەکێک لە گروپە چالاکەکانن وە کەموان ئەزانین و لە ئێستادا مەراسیمی ناساندنی یەکێک لە کتێبە نوێیەکان کەویش کتێبی نواندن لە سینەمادا ڕێک دەخات و لە هەمان ڕۆژدا کە ئەو چالاکیە ڕێک دەخات درامای خوێنی هەناریش ڕادەگەێنرێت کە یەکێک لە دراما نوێیەکانە قسە و باسی زیاتر دەربارەی کتێبەکەکەین و دەربارەی با بڵێن دراماکەشەکەین بەڵام ترێلەری دراماکە بینین و دواتر قسە و باسی زیاترەکەین فەرمووی. بۆ یەکەم جار لە پیشەسازی درامای کوردیدا بەرهەمێکی هاوبەش لە نێوان کەنەدا و هەرێمی کوردستانی عێراق. خوێنی هەنار بەرهەمێکی ئەویندارانە و تاوانکاری مرۆڤ خۆڵێکی تاریک و لێڵە ئەوین گەوهرێکە لەش دەگۆڕێت بۆ ڕوخساری پڕ لە شکۆی پەروەردگار. ئەی عەشق بۆ خستنە ناوداوی خۆت لە هەموو شتێک شەریفتری ئەم دڵی من کە دایم لێ دەدات بە بڵێسەی ئاگری پاکەرەوەی خۆت لە ناوداوی خۆتدا ئەسیری. چی بووە پێم بڵێ زانە؟ چی بووە؟ ئەم دنیایم لێ بۆ بۆم کوپەی ناودەستم. دڵتە زارە، دڵت گەورە بۆ بەقەر هەموو دنیا بۆی هەموو شتەکان لە بەرچاو بچوو بوویتەوە. دوایەوە چی؟ دوایەوە هەموو شتەکانە بن بە یەک شت بووت، ئەو شتش ئەبێ بە ئازیزترین شت لە دنیاە بووت، ڕێک وەک ئێستا هەموو دنیای بوو. درامای خوێنی هەنار بەم زوانە. بەڵە خۆشەویستان لەسەر ئەم دوو بابەتە قساکەم لەگەڵ زۆر بەڕێز ڕاژان دڵ کە فیلمسازە کاک ڕاژان بەخێربێی سەرچاومان. زۆر سپاس. پێت خۆشە لە کامیانەوە دەست پێ بکەین ناساندنی کتێبی نواندن لە سینەمادا یاخود لە درامای خوێنی هەنار؟ کتێبەکە باشتر. با لە کتێبەکەەوە دەست پێ بکەین. پەیوەندی تۆ لەگەڵ تیپیشانۆی هاوڕێیانی گزیزە چییە؟ پێشتر ماڵین چەند ساڵەمە پێش ئێمە پێکەوە کارمان کردووە خۆش خۆشبەختانە من مامۆستا گەیزە عومەر بناسی دواتر کە من کتێبەکەم تەرجمە کردو بۆکو دەستنیشانکردن پێم خۆش و مامۆستا گەیزە پێشەکێک بۆم کتێبە بنووسێت. دواتر یارمەتیەکان بەردەوام بوو، پەیوەندیەکان هەبوو، وای لێ هاو کە هاتمەوە ئێرە و کتێبەکەمان چاپ کرد و وەسێش بڵایەکە. زۆر باشە. کتێبەکە باز لە چییە کات و چی لە خۆگرێت؟ ئەو کتێبی نواندن لە سینەمادا باس لەوا کات کە چۆن با بگەڕێمەوە سەر ئەوە ویستێکە کە من خوێندمەوە کتێبە هەستم کرد ئێمە وەکو سینەماکاران یان وەکو ئەکتەرەکان پێویستە سەرچاوەیەکی زانستی هەبێت، ڕێگا نیشاندەرێک هەبێت بۆی بتوانین هیچ دەمێ بچینن سەر سێتی سینەما. لە ڕاستیە ئەم کتێبە فێری نواندنە ناکات، فێریوە دەکات چۆن فێری ڕێسا و یاساکان دەکات، بەڵام بە شێوەیەکی کورت ئاماژەیەکیش بۆ دەدات تۆ چۆن ببیتە ئاکتەرێک و نواندنیە بکەیت. زۆر باشە. ئەم کتێبە پێویستە بۆ ئێستای ئێمە بۆ فیلمسازان؟ بەڵێ ئەم کتێبە وەکو بڵێم نەخشە ڕێگایەکە نەک بۆ تەنها فیلمسازان بۆ کەسانی کەیانەوێت بێنە دنیای فیلمەوە، ینی هەر کەسێک بۆ نمونە لە تەمەنێکی تایبەت تایەوێت بێتە ناو دنیای سینەما و دراما و تانەت شانۆیش. ئەم کتێبە پێت ئەڵێ ئایا تۆ ئەتەوێت بیتە ئەم دنیا قورسەوە یان ئەتەوێت بچیتە دنیایکی یاسانە. ئەگەر تۆ هەڵە بژادە دوای خوێندنی ئەم کتێبە ئیتر مەسئولیەتی گەورێتە سەرشانت. ئەمە تەناوەکو بڵێ ئینترودیوسێک دەکات، ینی بە بڵێن ڕێنیشاندەرێکە کوشتە بڵێ چاو دەکاتەوە. بەڕاستی ئەم دنیاە کە زاق خوبری قەیبینیت ئەوە نییە، لەناوە قورسە. جامش هەر ئاو چۆن بە زمانێکی سادە پێت دەڵێم فەلسەفی نییە، هەرا بە سادەی تێدەگەێنێت. کتێبەکان هەموو ڕێسا و یاساکانی تایبەت بە سینەمای هونەری سینەمای لەخۆوەگرێت. زۆر باشە. من مەبەستی پرسیارەکەم ئەوە بوو کە بیرکردنەوەی تۆ
بۆ وەرگێڕان لەم ئیشکردن لەم کتێبەیە چ ضرور بوو بۆ ئەم کاتەی ئێستەی کوردستان بە تایبەتی؟ ئەو دیسانەڵێم ویستێکە ینی ناچاریەکە من کە چوومە وەرکشۆپەکان لە تۆرۆنتۆ فیلم سکۆڵ لە دەروی وڵات ئەم کتێبم بینی کە خوێنمان لێمان خوێندەوە ینی دوای هەستم کرد نییە ئەگەر هەژ بێت بە شێوەیەکی کەیە هەر ئەوە بوو ینی ویستێک بوو ینی هەستم کرد ئەمە ئەو خشتەیە کە ئەبێ بیخەیتە سەر ئەو دیوارە تاکو سەرەوە. پێت وایە کە فیلم سازانی کورد با بڵێن هەنگاو بە هەنگاو ناڕۆن لەگەڵ بەرهەمهێنانی فیلمە سینەماییەکان یاخود بەرهەمهێنانی فیلمە سینەماییەکان کەم و کورتیتیا و بابەتێکی لەم جۆرە لە ئێستادا زۆر پێویستە؟ ئەوە خاڵێکی گرنگە. قەزی فیلمسازی قەزی سەنەتی فیلمسازی بەڕاستی دنیایەکی جیاوازە. ئەگەر بێ قسەی لەسەر کەم زۆرە خایەنێت. توانم بڵێم فیلمسازەکان فیلمی باش دروستەکەن و شارەزان بە شێوەیەکی گشتی بەڵام چۆن وەستایەک دیوارێک دانێت بەڕاستی وەستایە. قەزی فیلمسازیش بەڕاستی بە فیلمساز بیت ئەبێ زانستەکەی بزانیت. جاو زانستێمە خاوەنی نین. ئەوە بە ئەزمون دروست نابێ؟ ئەکسپریەنس بەشێکە لە سینەما تەجروبە بەشێکە لە سینەما بەڵام خودی سینەما نییە خودی زانستەکە نییە. زانستەکە زۆر لەوە قوڵترە بەڵام قرس نییە ئەگەر بە شێوەیەکی زانستی بۆی بڕیای بیخوێنیت هەنی ستێپ بای ستێپ لەگەڵ یا بڕۆیتە پێش و خۆ ئاپدەیت بکەیت چون سینەما گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە و ئێستێش بەردەوام لە گۆڕانکاریە. جایتر ئێمە ومانان ئەبێت هەڵ بڵین بیبینین بخوێنینەوە دواتر تەجروبەی بکەین. ئەوەشی بیر نەچێت سینەمای تەجروبی کە پێڵێن ئیندیپندنت فیلممیکرز ئەوە سینەمایەکە کە هەموو کەس تەنانەت جەنابەت هەر کەسی کەش توانێت فیلمی خۆی بەرهەمبێنێت و بڕوات بەڵام ئەوە نییە کە لە دنیای ئەولا یا دنیای یا بەڵێ سینەمادا ئەکرێت سینەما بەڕاستی ئەوەیە ترسناکە ئەگەر نەیزانیت نایزانیت یا ئەوەی ئەیزانیت یان ئەوەیە نایزانیت و تۆ تەچیت ڤیدۆکی بەڵێ تە ڤیدۆ دروستەکەیت ئەوەیە. زۆر باش. ئەم کتێبە نەک هەر بۆ سینەماکاران بۆ کەسانی ئاسایش گرنگە بۆ نمونە من کە بینەری فیلمم سوود لەم کتێبە وەرەگرم بۆ ئەوەی کاتێک کە سەیری فیلمێکەکەم کە کتێبەکەت خوێندەوە یانە کە خوێندیانەوە تێگەن کە کین بەڕاستی ئەمەی بۆ ئەو کەسانە نووسیوە کە یانەوێت بێن ئەنجا کە هاتیت پێتەڵە چی بکە ئەگەر تۆ تۆزێکت خوێندەوە دە لاپەڕی بیست لاپەڕێڵێ ئەمە ئیشی منە یانە بەڵام کەیتر خوێنتەوە بڵێ ئەتوانم بڵێم بەشێکی زۆری بۆ کەسانەیە ئانەیە بەڕاستی بێنە ئەم دنیاوە جایتر زۆر تینەربێتن لە با بڵێن سینەما و لە هونەر بەگشتی چێژی سیرکردن لە لای بینەر کەم ناکاتەوە. تۆ ئەوەنەی بە چاوێکی ڕخنەگرانە سەیری بەرهەمێکەکەی ئەوەنە بڵێم چیەوە ئەوە کریستۆفەر نۆلان ئەڵێت ئەوەی تر بەخوارە دەستی کەسانی ئەبێ وای لێ بکەم من ئەوە بەجددی جوابی و پرسیارە نازانێت تاش کەس دەریەکەوێت. زۆر جاریش با بڵێن ئەو کەسانێک کە ئەکسپریەنسێکی زۆریان هەیە پێیان خۆشە کە سوود بگەێنن بە کەسانی تر لە ڕێگەی ئەو تەجروبە گەورەی کە با بڵێن لە ناو مەجالەکەیە هەیەە. دەست هەرەوەیە کە کینەڵێ من نووسەر نیم من ئەکتەرم بەڵام ئەو تەجروبەی کە خۆم هەمە فێرتانەکەم وەرە ببینە هەرەوەی ئەڵە وەرە بیخوێنەرەوە تر پێویست ناکات تۆ ڕێگایەکی 20 ساڵە 30 ساڵە ببڕیت هیچ شتەکەی بە هیچ ئەڵە وەرە هەفتەیەکەم کتێب بخوێنەرەوە دوایەوە خۆت بڕیارەی لەسەر شارە نووسی خۆ ئەنی بەڕاستی ڕێگاکی زۆر کورت کردێتەوە لە دارمانێکی دەرونی ترسناک ڕزگارەکە چون زۆر ناخۆش تۆ چەند ساڵە خەریک بیت دواتە بڵێ چیم کرد ئەو پێتەڵێ ئاواکیت. زۆر باشە تۆ هەر ئەوە بە سادەی قساکەم هەر ئەوە بە سادەی و کتێبی حەزەکەم بۆیە کە بینەر منە بینێت ئەو کتێبە ئاوا لەگەڵی بڕوات شتێکی زۆر قرس نییە وەکو بابەتەکانی کە. زۆر باشە. فیلمەکە لە ئێستادا
کتێبەکە با بڵێن خەیاڵم لای دراماکەشە مەراسیمی ناساندنی بۆ کراوە یان بەڵێ ئەوە ڕۆژی شەممە ساعات 3 دوانیوەڕۆ لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان تەنیشت محکەمەی کۆن حەزەکەم بیڵێ بۆی خەڵک بێت لەوێ ناساندنی بۆ کرێت لە ڕێی تیپی هاوڕانی گەزیزەوە ئەو بەشە ئەوانی دەستۆیان کردو سپاسیشیانەکەەوە بە تایبەت گەزیزە ئەمەرکەی تر خۆشەویستە ئەو بابەتەکانی بێگومان گفتوگۆ و با بڵێ مناقەشەش دروستە بێت لە نێوانی بەڕێستان و لەگەڵ ئامادەبوانی بەڵێ پانێڵەکە پێک خوێندنەوەی بۆ کردبێت بۆ کتێبەکە نەوەڵە یەک فریان نەکەوتین دوو پێویست ناکات بەجددی چون کتێبەکە کتێبێکی زۆر قرس نییە بابەتەکە ئاشکرا ینی کەەوەی کە بەری بکەوێت تێگالی ئەمە یەک دوو خۆی پانێڵەکە دوو بەشە بەشی کتێبەکە کە باسەکرێت و بەشی دووەم ئەمە نووسەری دراماکە یەکەیشان و کۆمپۆزەری کارەکە لەوێ و هەروەها بەندە لەوێ بم دواتر دیپێتێکی باشی لەسەرەکرێت بۆ دراماکە زۆر باشە پرسیاری ئەخیرەکەم لەسەر ئەم بابەتە بۆ خۆ دوایە چینە سەر دراماکە وەکو فیلم سازێک ئەو با بڵێن بینەری ئەم بەرهەمە کوردیانەی ئێستا بوویت ئەم فیلمانەی ئەم چەند ساڵە کە بەرهەمی سینەماکارانی گەنج و با بڵێن دەرهێنەرانی کوردن وەڵڵا چەندانێکیان لێ بینیون چۆنە بەلاتەوە ئیشی زۆر باشیان کردووە بەڵام بەتر هیچ شتێبێککەم و کورتی نابێت زۆرم پێ خۆشیان بینم باوەڕ کە دڵگەرمیە بەڵام هەندێ تاچی ئەوێت ئاوا دەستکاریە بە بکرێت بۆی بچێتە سەر ئەو ڕێگا ڕاستە جایترەوە بە من بکرێتیان بە هەر کەس ئەوە بە ئەزمونە کریان ئەوە بەم ڕێگایی کە تۆ باسیەکە لە ڕێگای زانستۆی لە ڕێگەی زانست هیچ مەجالیتیانی ینی ناتوانانی بڕۆیت ناتوانانی یاسا بگۆڕیت ناتوانانی فیزیا بگۆڕیت ئەو خۆر ئەڕوات ئاوارەوە ئەویش ڕێک ئەوەیە زۆر باشە با بینە سەر درامای خوێنی هەنار ئەمەیان چییە و ئەم بەرهەمە هاوبەشە چۆن دروست بووە ئەو پرۆدەکشنی بڕین پریپرۆدەکشنی درامای خوێنی هەنار تقریبان 2019 بوو 2019 من لەگەڵ کۆمپانیاکی کەنێدیە 4 ساڵ لەمەوە بەڵێ تا 4 ساڵ لەمەوە پێش من لەگەڵ کۆمپانیای ئار ڤیدیۆ پرۆدەکشن کۆمپانی قسەم کردم بابەتێکی وا هەیە ئێمە ئەتوانین بەرهەمێکی وا دروست بکەین چۆن دواوی کە لە فیلم سکوڵەکان بعدتەن تۆ وەرشاپەکەی پەیوەندی دۆزیتەوە بەڵێ ئەمە چۆنە ئەمە چی خەڵکە دۆزیت بە تایبەت نێتفلێکس ئەوان زوو وەرشاپ شتاکەن تۆ پەیوەندێکی زۆر باش دروستەکەی تر من ئایدیاکەم هەبوو کە بتوانین بەرهەمێ دروستکەین توانین ڕێگایەکە بێت پردیەکە بێت لە نێوان چ ئێرە چ ئەوێت چون بەڕاستی سینەمای کەنەدا و ئەمریکا ئەوەن کە ئێمە پێویستەکە بیانگەین ینی پێویستەکە بچینە و دنیایەوە لەم دنیای مەدەڵیست بە تایبەت ئێران ئەو بابەتانە بڕۆینە دەرەوە جا ئەم درامایە کە پێکاتوە لە پرۆدەکشنی ئۆبەر لەگەڵ پرۆدەکشنی ئێرەیە من هەوڵماوە ڕێگایەک بدۆزمەوە کە بتوانین کادرەکانی ئەوێ بێنین بۆ ئێرە و کادرەکانی خۆشمان بەری بۆ کاستەکی خۆمان بەرین بۆ کاستی خۆمان بین بۆ ئێرە کە بتوانین هەم زانیاری ئاڵ و گۆڕکەین هەم توانین بەرهەمێکمان هەبێت کە نێودەوڵەتی بێت بەڕاستی دیالۆگەکان بابەتەکان ئەمە بۆ فیلمێک ڕەنگە زۆر قورس نەبێ بەڵام بۆ دراما بۆ ستاف و بۆ ئەو هەموو ئەڵلقەیە تۆزێ قورس نییە بیری لێکراوەتەوە ینی بیرمان لێ کردێتەوە خەریکی باشیش خەریکی یانیەوە نییە قورس نییە هیچ شتێک قورس نییە ئەگەر تۆ بیزاری چۆنێکەی ئەو کاتە قورسە کە تۆ نازانی چیەکەی جا ئەو نەزانینە کێشەیە بەڵام خۆشبەختانە من و ئەو کەسانی کە لە پرۆدەکشنەکان باش ینی جێگەی دڵخۆشین و سلۆلی لە ئایندەیە من ئەیان هێنمە بە هێواشی ئەیان ناسن ئەزانن چۆنە و ئیترەڵی بەڵێ ئەمەش ئەکرێت کارەکە ئێستا لە چ قۆناغێکایە ئێمە لە با بڵێن پرۆدەکشن تاوا بۆ نووسین و بابەتانە بەشێکی یەکتەرەکان دەزیشان کراون و بڵێنیت لە پرۆدەکشنین بەرحاصل لە پرۆدەکشنین ینی بۆ نمونەی تر وردە
بابەتەکان کۆکەینەوە ئیشی لەسەرەکەین کە شتێکی بەڕاستی جیاواز بێت ئەنی جیاواز چۆن ئەبێ بڵین لە دوایەم دراماوە بۆ پێشەم درامە چی ڕوویە لە وەکو سیستمی قۆناغێکی نوێ ئەتوانی ناوی بنیت من هەوڵەدەم ناتوانم هەوڵەدەم ئەوە تۆمار بکەم ئەگەر نەشکرا ئیتر محاولێ بوو پێی تقریبان 5-6 ساڵ 7 ساڵ دەرچوونم لێرە ئەتوانم بڵێم ئەوە ئەەکەم ئیتر سەریگر سەری نەگەر دیسانەوە محاولەی جدیتر ئەەکەین. سیناریۆکە هیچ کێیە کێنووسیوێتی و ستافەکە کێن و کاری دەرهێنانی لەلایەن کێوە ئەکرێت جا ئەوە ستافەکە بەڕاستیەوەیە نووسینەکەی 4 کەس پێ کاتووە ئەوجا دەرهێنانەکەی 2 کەسەی کات 4 کەسەکە کێن باوەڕکە من ناوەکان ئاشکراکەم بردەوە بەڵام ئەو ناڵێم دوانیان خەڵکی کەنەدان کە هەر بەڕاستی لەوێتە خەرۆزنی دوانیشان هەر لای خۆمانە بەڵامی تر پێکەوە ئەوەکەین خۆشبەختانە یەکێکیان کە ئەشکانی چاوشیە ببورە ئەوە باڵم کردووە لە یەتە سلێمانی ئەویش ئینسانێکی نێودەوڵەتیە ئەو بەشێکە لە کاری نووسینی دراماکە و نووسەری دەستەی یەکەمە. زۆر باشە پێمە بێ کورتە فیلمێکیش کە یەکێک لە بەرهەمەکانی خۆتە بەشداری چەند فستیڤالێکی کردووە حەزەکە باسیکی ئەوشم زۆر ئەو فیلمە 2007 بوو 2010 بوو دروستم کرد لێرە دواتر بڵاو بوو لە کوردستان دروست باڵە لە کوردستان دروست بوو باڵێ ئەو کات لێرە بووین دروستمان کرد و ئیتر من چوومە کەنەدا لێەوە لە تێفلم فستیڤال پیشانمان نایتر فستیڤاڵی فستیڤالێکی زۆر باش ینی فستیڤاڵی زۆر بەڵام من دەکە لە فستیڤال باشەکان چانسیەوەم هەبوو ڤانکوڤەر فیلم فستیڤال ڕۆمانیا فستیڤاڵی زۆر ڕۆشتین بۆ لەگەڵ ئەو فیلمەیە باش بوو ینی خەڵاتمان برد احترامیان کردین ئاوا دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر و کاری باشتر زۆر سپاس دەکەم کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی ڕاژان داڵ فیلم ساز سپاس دەکەم جارێکی تر زۆر سپاس.